دووس خورمات و کۆمەڵێک گروپی گەنجان دروست بووە بۆ خزمەتکردن لە بواری وەرزشی لە بواری لە بارەکانی تری ژیان دیارە ئەمە ڕۆڵیان هەبووە و ڕۆڵی ئەوەیانە هەیە کە جارێکی تر ژیان لە نێوان پێکاتەکانی ئەم شارە بگێڕنەوە. ئێمە وەکو مەڵبەندی حەمرین پێمان خۆش بوو لێرە سوپاسیان بکەین هەم هەوڵ بین هەندێک پرۆژەیان لێوەرگین لەو بارە لە بواری وەرزشی لە بواری خوێندن لە بواری مۆسیقا لە بواری کۆمپیوتەر لەو بارانە هەم هەندێک پشتیوانیان بین و گەشەیان پێ بدەین و ئەمڕۆژ لێرە سوپاسناوەیەک وەک سوپاسنامە وەکو شتێکی معنەوی دابەش بکەین بەسەریانە بۆی هاندەریان بین کە ئەم شارە پێویستی بەو لایەنەیە. ئەمە وەک بە شێراگەیاندنی مەڵبەندی شانزەی حەمرین هەڵسیان بە سازدانی ئەم مەراسیم ڕێزلێنانە بۆ چەند ڕێکخراوێک و چەند گروپێک و ستافی وەرزشکاراندا. لە پای ئەو هەموو خزمەت و چالاکیە کە کوردیانە لە شاری خورماتوم ئێمە لێرەوە دەستخەوشیان لێ ئەەکەین و هیوادارین بەردەوام بن لەو چالاکی و خەباتە مەدەنیە کە پێ هەڵساون. وەکو چین و توێژەکانی گەنجانی قەزای خورماتوو سوپاسی ڕاگەاندنی مەڵبەند دەکەین بۆ خەڵاتکردنی ئەم ڕێکخرا و گروپانەی کەوا لە ماوەی چەند ساڵێکە خزمەت بە قەزاکە دەکەن و بەڵێ نەدەین بەردەوام بین لە کار و چالاکیەکانمان و بۆ خزمەتکردنی شارەکە.